حرمەلایە گوو بخوا حرمەلایە خەڵک تەکفیر بکە من قۆنەرا خەمە دەمیەوە حرمەلایەک باوکم مەلا بێ بڵێ ئەم بەشەرە تەکفیرە نازانم چییە قۆنەرە بخەنە دەمیەوە چۆ بەناوی ئەم دینەوە ئەم دینە هەم چووک و سەر ڕسوای کردووە بخۆیان کەس ناوێرە قسە بکە کەس ناوێرە غەڵەتێ بکە کەس ناوێرە بەجێرە بڕوا بەڕێگا کەس ناوێرە شتێک بڵێ یەکسەر پەلاماری ئەدەن ئەیگرن یانی دینەکەیان وا لێ کردو خەڵکە ترسێ یعنی لەو ڕۆژەوە 5 ملیۆن نامەم بۆ هاتووە ئەڵێ بابەجان مسڵمانەکان قبوڵ ناکەنەوە من تحمل ناکەم تحمل نەمایێتە خۆی ڕۆژێ دوان سیان چوار پێنج شەش ئیتر لەمەوە دووە هەر مەلایەک گوو بخوا بەرامبەر بە من یەک مانگی بۆ دانێم تێگەی خوێری تۆ ئەوەنە پارە دزیوە تێگەی 800,000 پاوەند دیار نییە لە ماڵەکەی تۆ لە مزگەوتەکەی تۆیە بۆ پێ دوایە نازانم شت نازانم شتم وەرنەگرتووە 800,000 پاوەند تۆ دزی ئەبێ لەسەر دزی دەست و ببڕێ تۆ ماڵی بخوا دزیوە پارەی خەڵک و کۆ کردووە تۆ دزی و تۆ خواردوتە ئەبێ دەست و ببڕە لەسەر دزی کورە کاک ڕامان نەزانی سەبری چیمە بێ کاک ڕامان خۆ بابە ئەو کوڕی پاکە یعنی حتا ئێمە سوکایەتیمان بە خێزانی یەکتری کرد دوایەوە کە وتم مسڵمانم بێدەنگ بوو بێدەنگ بەشەرێکە یعنی ئینسان ئەزانی ئەو حەمەکەلاریە من ناوە حەمەی سەتڵ دێ بەخوا هەموو ڕۆژە تەلەفۆنم بۆکە باشە چەند سوکایەتی بە حەمەکەلاری کردووە کەس هەیە بە قەومن بگاڵتەی بە حەمەکەلاری کوڕی پاک کردبێ کەس هەیە کەچی نەهاتن وەکو ئەم خوێڕیە بکەن ساختە چی تحملم کرد بۆیە ئەبێ دەری بڕم لەمەوە دووە هەر کەسێکیش بەو شێوە بکە من ژێم سووکیەکەم حەج ژینەکەم نییە وەکو تۆ مسڵمانم نوێژەکەم ڕۆژوە گرم سکا دەدەم لە تۆ سکا دەدەم نە دزیم کردووە نە مزگەوتم دروست کردووە پارەکەی بخۆم نە ڕۆژی قاتێ لە بەرەکەم نە حەج نەی بێ ئیش ڕسوا دانیشتوی پارەی مزگەوت دەخۆی کەچی دەی مزگەوتەکە ناشرینەکەی بڕۆ خۆت بوون کە بابە خۆمان ئیمامی حەمزەم نەکوشتووە ماکوانی داباو کاکە ماکوان لە زیندانایە وەکو سەگ پەلاماریەدەن بەخوا پەلاماری منی ژیاندا لەسەرەوەینە خۆ من ئۆکێ کاکە من تازە بوومە بەسەڵ لەوایە درۆ گومان نازانم چی وەیە لێ ماکوان چی نازانم بەڵام جارێکی تر گویوان نەخۆی یەکێک هاتەوە ناو دینی ئیسلام لە باتیەوەی پێی پیرۆزبایی بکەیت و کە تۆ وەکو ماکەر ئەلەوەڕێی لەسەر دەسەر دینی ئیسلام وەکو ماکەر ئەلەوەڕێی لەسەر ئەو دینە نەبێ خوێڕی وەکو تۆ بێ بڕۆی لە غەسلێکا تووشی مایسیریە بی ئەوەنە وەکو گەنجانە بەدبەخت دەبی خوێڕی هیچ و پوچ ئێستش لەبەرەوەی شکاتی ناکەم بە لەبەرەوەی مسڵمانە بەخوا قەسەمەگی ناوکو توولەی وەڵف دۆک پە دەکەمە ملیەوە هەر وەکو توولەی وەڵف دۆک هەر پە دەخەمە ملیەوە نایەوە لە قەراغ جادەکەشان میز بکە ئەبێ میز بکە بەخۆیە خوێڕی نییە ئەوە هەموو بێدینە با بڕوە دوو تف بکە لە بێدینە بزانمە وێرێ خوێڕیە تێگەی خوێڕیە من دانە بەدانەوە مەلایانە سوکایەتیان کردووە ئەیان خەمە ژێر قۆنەرەکانم من بە شەرێک نیم ئالێرا بێم بۆ تۆ نەبووم بە مسڵمان بۆ مامەساکاوە نەبووم بە مسڵمان بۆ مامەسا مەلاکرەکان بۆ من مامەساکرەکان نەبووم بە مسڵمان منیش مسڵمانم وەکو تۆ تێگەی ئەوەندەی کە تۆ دڵۆ ناسووتێ بۆ ئیسلامەکە من دڵم ئەسووتێ چونکە من لەناو بێدینەکان نبووم ئەزانم مامەساکاوەیەکی خوێڕی چەند زەرەرەدا لە دینی ئیسلام تێگەی کاتێک گێ سوکایەتی بە خەڵکەکە و هەڕەشە لە خەڵکەکات و خەڵکە نێرێت و تندڕەوی بڵاوەکاتەوە من بۆیە ئەڵێم من بە شەرێکی وانیم فەرموو با بزانم پیاوە مامۆستاکاوە پیاوە کەرامەتی هەیە شەرەفی هەیە ئەخلاقی هەیە با دووزت لە بدا لە بێدینێک لە بەریتانیا باشە ئەخلاقی هەیە شەرەف و کەرامەتی هەیە لەسەر دینەکەی بە وەکو مانگا ئەلەوەڕێت معاشی هەیە باشە پیاوە با بڕوا دووزت لە بدا لە بێدینێک لە بەریتانیا نەک گەنجی خەڵکی فەقیر وەژار فێر بکە بڕۆن سوکایەتی بکەن باشە بە خەڵکوی بدازانم خۆی دانیشتوە لە دەرەوە وەکو لە دوا وەکو ماکەر وەکو مانگا ئەلەوەڕێت من بە شەرێکی وام من بڕوان بەوەیە منیش وەکو تۆ مسڵمانم چەند تۆ بۆ دینەکەەوە ئەسووتێ منیش ئەوە ئەسووتێ میتر ئەمڕۆ هاتووی بەیانی هاتووی تۆ 20 ساڵە مسڵمانی ئەو 20 ساڵێن بکەی کێشەی منە تۆ زەرەر لە ئیسلام داوە بە ئارەزوی خۆی پەلاماری خەڵکەدا سوکایەتی بە خەڵکەکەدا گووی خوارد باشە مامۆستاکاوە یەک تەنەکە گووی خوارد هەر خوێڕیوێکی پوچیشە بۆیە وایە پێڵێم کە قسە بکە چونکە بێ ئەخلاقە ئەگەر بێ ئەخلاق نەبێ لەسەر دینەکە لا ڕەوەڕێت و خەڵک تووشی کێشە بکە 20 ڕەفیقی من ئەڵێ ئەم خوێڕیە ئاوای کردووە لە تۆ بەیانی بن بێ ببەمەوە بە مسڵمانیش ئاواش لە منەکەن تۆ نازانی چیە گوزارێ لە پشتەوە چوار خوێڕی وە چوار توندڕەوی وە چیەکەن لەو دینە چۆن ئەو دینە ناشرینەکەن
دین دینی ئەوە دینی منیشە باشە چەند بەرگری لێکەوەە بەرگری لێکەم بەڵام من بەو شێوە بەرگری لێ ناکەم باشە بەو شێوە بەرگری لێکەم هەر کەسێک هاتە ناوام دینە ڕێز یەگرم احترام یەگرم نەکدانیشم بە دیارە بڵم بزانم کردەوەکانی چۆنە دوای قسەیەکی لێکەم دەوای خوێڕی وەکو تۆ چییە کردەوەی من چی بێ یاخو کردەوەی کەسێکی تر چی بێ یاخو مەسیحیەک ببێ بە موسڵمان ئەم جوولەکەیەک ببێ بە موسڵمان من دەرەقەتیان نییە من گوێ قسە ناکەم من نامەوێ خەڵک بە جۆرە تێ بکە